شێکی زۆر لە هەوادارانی کۆنسێرتەکەی هونەرمەندی خۆشەویست نەریمان بابان لە کۆنسێرتەکەدا ئامادە بوون و نەریمان بابان لەو کۆنسێرتەدا ژمارێکی بەرچاو لە گۆرانیە تایبەتیەکانی خۆی پێشکەش کرد لەگەڵ چەند گۆرانێکی نوێدان نزیکەی 5,000 لە هەوادارەکانی ئامادەی کۆنسێرتەکە بوون و دوو ڕۆژی کۆنسێرتەکە بە سەرکەوتووی کۆتایی هات ئەمڕۆ سێهەم ڕۆژ و کۆتا ڕۆژی کۆنسێرتەکەی هاوکارم سۆنیا لە کۆنسێرتەکە بوو لەگەڵ ئامادەکاریەکان هەروەها راپۆرتێکی تایبەتی لەسەر باکستەیجی کۆنسێرتەکە ئامادە کردووە فەرموون با ببینین. لەبیرم دێ هەواڵی تۆ وەکو زامی دڵێم وابوو زامی دێڵێم بۆ هەواڵێ وەکو مافێکی ڕەوابوو لەبیرم دێ لە یەکەم ڕۆژی کۆنسێرتی تەریبی هونەرمەند نەریمان بابانەوە سڵاوتان لێبێم. کۆنسێرتەکە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوە دەچێت. لێرە وەکو لە وێنەکانی پشتی منەوە دەیبینن ژمارەیەکی زۆر لە هەوادارانی هونەرمەند نەریمان بابان هاتوونەتە نێو هۆڵی تەلاری هونەر و چاوەڕوانن بچنە ژوورەوانە بۆ ئەوەی گوێ لە گۆرانیە پرچێژ و جوانەکانی هونەرمەند نەریمان بابان بگرن. ئێمەش وەکو راپۆرتێکی تایبەت بە کۆنسێرتەکە دەمانەوێت لە نزیکەوە هەندێک لە هەوادارانی ئەو هونەرمەندە بدوێنین تا بزانین چیمان پێدەڵێن و تا چەند دڵیان خۆشەکە هونەرمەند نەریمان بابان لە شاری سلێمانی بۆ ماوەی 3 ڕۆژ کۆنسێرتێکی گەورە ساز دەکات بە ناوی کۆنسێرتی تەریب. هونەرمەند نەریمان بابان بەوە ناسراوە کە گۆرانیەکانی و بەرهەمەکانی لە جیلی هەشتاکانە ئەم قسەیە بۆ ساڵی 2025 بەڕاستە زانیت؟ بەڵێ نەریمان تەمان جگەلەوە هاوڕی ساڵی هەشتاکانە نەریمان لە ساڵی جیلی ساڵی هەشتاکانە جیلی ساڵی نەوەکانە 2000ەکانە تەسەورەکەم مەگە تەمەن باقی بێ بە جیلی ساڵی چلەکانیش لەوەی کە نەریمان بۆ هەموو جیلەکان گۆرانیت و بۆ هەموو جیلەکان خۆی گەنجانە ئەو هۆنا و تێکستە و ئەو مۆسیقی خۆشتانی کردین کردووە بۆ هەموو جیلەکان بۆیە تا ئێستا کۆنسێرتەکەی ئەم ئیشەکانی لە یەکەم ڕۆژەوە بلیتی سێم ڕۆژیشی نامێنێ. ئەم وەکو ئێستای بینین لە ناو هۆڵی تەلاری هونەرا ژمارێکی زۆر لە گەنجان هاتوونتاند چینی مناڵانیشی تیا ئەمە چۆن گواستنەوەی ئەم هونەرا لە جیلێک و بۆ جیلێکی تر بەڕێستان تەماشای دەکەیت. ئیشەکانی نەریمان هەروە هەر لە سەرەتاوە کە ئیشی کردووە بۆ سەردەمی خۆی ئیشی کردو بەم ستایلێ بۆ وردۆدە بە پێی ڕۆژگار و بە پێی ئەو کاتە ئەو کەلوپەل و ئینانی لە بەدەستا بۆ گونجاندوێتی بە ئامری تازە ئێستاش بلەم دنیا ئەولەمە و دنیا تەکنۆلۆژی تازە نەریمان توانێتی جارێکی کە ڕۆح بکاتەوە بەری ئیشەکانی ئەوسا جارێک کە دووباری کات و سێباری کاتەوە نەریمان بەلای منچکە هاوڕی بێزگەڵ نانەوە وەسفیکەم هاوڕێمە نەریمان کۆن نابێت. یەکێک لە هەوادارەکانی هونەرمەند نەریمان بابان هاتووەتە ئێرە وەکوی بینیت تەنانەت کەڤەری مۆبایلەکەشی کردووە بە هونەرمەند نەریمان بابان و هاتووە بە کۆنسێرتەکە. سڵاو لێبێ فەرموون با بنجارە مۆبایلەکە بۆ مەوانە دیارە نەریمانە زۆر خۆشەوە تەنانەت کەڤەری مۆبایلەکەشی کردووە بۆ من سەرەتا بە خێراتتانەکەم زۆر سپاسی کاک نەریمان بابانی شەکەم کە بەم کۆسەتە جوانە هەمومانی کۆ کردوێتەوانێ زائیدەن بەڕاستی من عاشقێکی سەرسەختی کاکە نەریمان بابانم یعنی ئەگە ئەو ئەڵێ سلێمانیم لە دایکم خۆشتێ من ئەڵێم بەس تۆم لە دایکم خۆشتمە هەر ئەوەرە ئەڵێمانی بەزدی و لای من تایبەت زۆر زۆرش.
یەکێک لە بچووکترین هەوادارەکانی نەریمان بابان لێرەیە پێم بڵێ چۆنە ئەمڕۆ تۆ هاتوویت وەڵی من هەستێکی زۆر خۆشم هەیە زۆر بەپەرۆشم لە چاوەڕوانیەکی زۆرا بووم تا بەڕێز نەریمان بابان ببینم زۆرش دڵخۆشم ماوەی چەند ساعتە لێرە دانیشت و چاوەڕێی هاتنی هونەرمەند نەریمان بابانی 2 بۆ 2:30 تۆ زیاتر گوێ لە چ گۆرانێکی هونەرمەند نەریمان بابان دەکرێت ئەوەی پەری سڵاو لەبێ کاک میران ئامادە کارەکان بەکوێ گەیشتوون ئەمڕۆ کۆزین کۆنسەرتەکە پێشکەشەکرێت چۆنە کاروبارەکان هەموو شتەکان باشە تا ئێستا تاوان چەند ڕۆژێکی نزیکەی هەفتەیە کە بێت خەریکین کە شتەکان حازرکەین و هەمووی ئامادە بێت بۆ ئەوەی کە بتوانین باشترین شت و باشترین ڕنگ و باشترین دەنگ پێشکەشی ئەو هەوادارانە و ئامادەبوانەی کەین بۆ هۆڵەکە ئەمڕۆ بکەین هەڵبەتە ئیشەکان زۆرن ینی لە شتی بچووکۆ تا لە بەسیترین شتەوە کە هەتاکو و وایردانان و میکرۆفۆن و لایتینگ و ئەمانە بەڕاستی کارێکی زۆرە بەڵام ئێمە هەموو جارێکین و هەموو جارێکی سەرکەوتوو بین تیا کێشەمان نابێت ئینشەڵڵا هەموو شتەکان باشە و ئامادەیەکەمان باش کاگرەباس هەرکە کۆنسەرتی کاینەریمانە بێت تۆ بینین لەسەر ستێجکە یەکێکی لە موزیسیانە دیارەکەم پێمان بڵێ ئەم پەیوەندیە چۆنە و تا چەند خۆتان ئامادە کردو بۆ ئەم کۆنسەرتی ئەمجارە زۆر سپاس سەرەتا بە خێراتتانەکەم طبعاً لە 2013ەوە کە بۆ یەکەم جارگا نەریمان کۆنسەرتی ساز کرد لە سلێمانی لەگەڵی بەشدار بووم بە خۆشحاڵیەوە ئیتر لە 2013ەوە پەیوەندێکی زۆر پتەومان هەیە هەمیشە پێش کۆنسەرتەکان بیرروڕایەک ئەگۆڕینەوە بەیەکەوە چۆن بێ ئەم کۆنسەرتیان چۆن بڕوات بە خۆشحاڵیەوە لە سەرەتای کۆنسەرتەکانی و بەشدار بووم بۆ ئەم کۆنسەرتەش بۆ کە بینین هەموو ئامادەکاریەک کۆتایی هاتووە و گروپەکە ئامادەین بە هەموو شێوەکانی نەریمانیش خۆی ئامادەیە ئەوەی ڕاستی بێخواستی ڕۆژانی زیاتر لەسەر ئەم کۆنسەرتە بوو بەڵامی تر پێی وابوو لە 3 ڕۆژ زیاتر دیرەش بکرێتەوە تووشی مەلە لەبێت بۆیە لە 3 ڕۆژە ڕایگرت هیوادارین هۆڵێکی وا هەبێ کە بتوانین لە ڕۆژێکام هەموو بینەرە کۆکەینەوە.